بەڕێز ئەوە ڕاگەین کە ئایا ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ سوڵتەی تەیارانی مەدەنی عراقی دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عراقی چییە و چۆنە تا بۆ هەموو لایەکتان دەرکەوێت کە ئێمە تا چ ڕادێک پەیوەندیمان هەیە کە بڕیارەکەی عراق باز لەوەکە کە ئەبێ هەردوو ئەم بڕیارە بەردەوامە بێت تا ئەو کاتەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی ملکەچ و پابەند دەبن بە بڕیارەکانی سوڵتەی تەیارانی مەدەنی بۆ ڕقابە و ئیشرافکردن و ئامادەبوونیان لە هەردوو مەتارەکە شاراوەنیە لای هەموو لایەکتان کە مەتار وەکو لە هەموو دنیا وەکو دامەزراوەکانی تری حکوومەت نییە دامەزراوەیەکی تایبەتی سربەخۆیە کە سروشتی ئەم دامەزراوەی ڕەهەندی نیشتیمانی و ڕەهەندی نێودەوڵەتی هەیە بۆیە بە پێویستمان زانی لەم کۆنفرانسا ئاماژە بە پەیوەندی هەردوو مەتاری نێودەوڵەتی هەولێر و سلێمانی بکەین لەگەڵ سوڵتەی تەیارانی مەدەنیە لەم خاڵانەی خوارەوە یەکەم هەرچی فڕۆکەیەک لە هەموو هێڵەکانی دنیا و لە هەموو وڵاتانی دنیا کە بەرەوە هەردوو مەتاری نێودەوڵەتی سلێمانی و هەولێر دێن لە ژێر بەڕوخسەتی سوڵتەی تەیارانی مەدەنی و لە ژێر چاودێری ئەوان و بەڕێخستنی ئەوانە بێت ئەوە یەک دوو هەموو ئەو چاودێر ئەو مراقب جەویانەی کە لە هەردوو مەتاری هەولێری نێودەوڵەتی و سلێمانی کارەکەن هەموو دەورەکان یا ئەوانەی کەنەوە یا لە ژێر چاودێری ئەوانە ئەبێ یا بە بڕیاری ئەوانە وە لە نیهایەتە مۆڵەتەکانیان لەلایەن ئەوانەوە تەصدیقەکرێ و لەلایەن ئەوانەوە بڕیارە درێ ساڵانە سوڵتەی تەیارانی مەدەنی عراقی دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عراقی ساڵانە پزیشکی تایبەت ئەنێرێتە هەردوو مەتارەکە بۆ پشکنینی ئەو کەسانەی لە مەتارە کارەکەن بۆ زانینی لیاقەی بەدەنیان تاوەکو لە مەتارەکە بە پێی ئەو پێوەرانە بێت کە سوڵتەی تەیارانی مەدەنی و ئایا تا بڕیاری لیاوە خاڵی سێهەم ئێمە بە بەردەوامی هەموو تعلیماتێک هەموو بڕیارێک هەموو شتێکی نوێ کە لەلایەن سوڵتەی تەیارانی مەدەنی دەرەچێت لە هەردوو مەتاری هەولێر و سلێمانی جێبەجێکرێت کەواتە حاڵی مەتاری نێودەوڵەتی هەولێر و سلێمانی حاڵی مەتاری نەجەفە حاڵی مەتاری بەغدایە حاڵی مەتاری بەسرێ و هیچ جیاوازیەک لە پەیوەندی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەولێر لەگەڵ پەیوەندی سوڵتەی تەیارانی مەدەنی لەگەڵ فڕۆکەخانەکانی تری عراقان نییە و بە هیچ شێوەیەک ئێمە ئەم ڕوونکردنەوەیە لەگەڵ لە بەردەم بەڕێستانە بۆ ئەو مەبەستە نادەین کەوا لێرەوە نامە بگەینی وەکوتم بەڵکو ئەم بڕیارەی حکوومەتی عراق بەم کە پەیوەستە بە ڕاگررتنی و یاخود داخستنی یا جێڕانەوەی ڕادەستکردنی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی بۆ سوڵتەی تەیارانی مەدەنی عراقی لە ڕاستیە پەیوەستە بە ژیانی زۆرێک لە خەڵک چونکە ئەم دوو فڕۆکەخانەیە دوو دامەزراوەی مەدەنی کۆمەڵایەتی ئینسانین کە خزمەتگوزاری گواستنەوە لەسەر ئاسی نێودەوڵەتی پێشکەشەکەن ئەم بڕیارە پەیوەستە بە بەشێکی زۆر لە گەشت و گوزارانی نەخۆش لە قوتابی لە هاوڵاتیانی هەندەران ئەوانەی کە لە تراوگە ئەژین پەیوەستە بە دام و دەستگای دیبلۆماسی و نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستان پەیوەستە بە ڕێکخراوەکان و نووسینگەکانی نەتەوە یەکگرتوەکان لە هەرێمی کوردستان هەروەکو بە شێوەیەک لە شێوەکان پەیوەستە بە فڕۆکەخانەی بە فڕۆکەوانی عەسکەری کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە فڕۆکەخانەی هەولێر جێبەجێکرێەوە تا ئێساکێ فڕۆکەخانەی هەولێر مەکۆیەکی تەواو گەرمی فڕۆکەکانی هاوپەیمانانە بۆ شەڕی دژی داعش ئێمە لەم سۆنگە ئینسانیەوە واتی ئەگەین کە ئەم بڕیارەی حکوومەتی هەرێمی حکوومەتی عراق و ئەو ناوەڕۆکەی کە لە خۆ گرتووە بەڕاستی ئێمە تێناگەین چیتر ماوە لە پەیوەندی ئەم دوو فڕۆکەخانە نێودەوڵەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەسەڵاتی مەدەنی عراقیە بیکەین ئایا ئەم بڕیارانەی کە بە گوێرەی مادەی یەک عفۆن کە بە گوێرەی مادەی 4 5 9 21 لە قانونی 148 ساڵی 1970 دەسەڵاتی فڕۆکەوانی عراقی دەرچووە ئێمە لەگەڵ مادەی یەک لەگەڵ مادەی عفۆن لەگەڵ مادەی 4 لەگەڵ مادەی 5 لەگەڵ مادەی 9 هیچ گرفتێکمان نییە و تەحسیلی حاصڵە و پەیوەندی هەردوو مەتاری نێودەوڵەتی هەولێر و سلێمانی سات بەساتە لەگەڵ دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عراقیە
و لەگەڵ مادەی 21 ئێمە ئامادەین وەکو وەزارەت وەکو هەردوو فڕۆکەخانە گفتوگۆ لەگەڵ سوڵتەی تەیرانی مەدەنی عراقی لەگەڵ وەزارەتی گواستنەوەی عراقیا بکەین بۆ دانانی میکانیزمی پێویست بۆ دانانی ئالیاتی پێویست بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە ئەگەر ئەوان نیەتیان ئەوەیە کە قانون جێبەجێ بکرێەوە نیەتیان ئەوەیە کە ئاسمانی عراقیەک ئاسمان بێ و یاساکان و ڕێساکان و ڕێنمایەکانی سوڵتەی تەیرانی مەدەنی عێراقی لەسەر هەردوو فڕۆکەخانە جێبەجێ بێت. وەکو ئاماژەم پێکرد پەیوەندی نێوان هەردوو مەتاری نێودەوڵەتی هەولێر و سلێمانی سات بە ساتە و سەعات بە سەعاتە نەک ڕۆژانە و نەک هەفتانە و نەک مانگانە، بەڵکو هەر فڕۆکەیەک لە هەر هێڵێکی ئاسمانی و لە هەر خاڵێکی دنیاوە بەرەو هەولێر بەرەو هەردوو مەتاری نێودەوڵەتی سلێمانی و هەولێر بێت سوڵتەی تەیرانی مەدەنی ئاڕاستەیەکە ئەو ڕوخسەتی پێدا ئەو ڕێگای پێدا بێتە ناوە. هەروەها ئێمە بە متمانە بوونمان بە سوڵتەی تەیرانی مەدەنی بە وەزارەتی گواستنەوەی عراق و بە متمانە بوونمان بە ئەو پەیوەندیە باشەی کە هەمانە ماوەیەک چەند جار لەمە و پێش گفتوگۆمان کردووە لەسەر بوونی ڕادار لە هەردوو مەتاری نێودەوڵەتی سلێمانی و هەولێر، بەڵامەکو ئەوان دڵنیایان کردوین کە ئەوان ئەوی شەڕێکە خەن و ئێمەش قایل بووین بەو متمانەی بەوان هەمانە. ئێمە جارێکی تر دووپاتیەکەمەوە ئەم بڕیارە ئەگەر بڕیارە بۆ جێبەجێکردنی یاسای دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عراقی وەکو ئاماژەی پێکراوە بڕگەکانی مادەکانی 4 5 9 21 ئەوە ئێمە هیچ ئیشکالێکمان لەم بارەوە نییە و ئامادەین گفتوگۆیەکی بەردەوام بکەین و پێم وایە ئەگەرەکو مەبەست لەم بڕیارە ئەوە بێ بەکەمتر لە دانیشتێک ئەوە چارەسەرەکرێ. بەڵام ئەگەر ئەم بڕیارە سزادانی گەلی کوردستان بێ و خەڵکی کوردستان بێ لەسەرەوەی کەوا ڕیفراندۆمی کردو بۆ سەربەخۆیی خۆی و بۆ بڕیاردان لە چارەنووسی خۆی، ئەوە بێگومان گفتوگۆکان ناگەنە هیچ جێگەیەک. بە تەسەوری من ئەو جۆرە هەنگاوانە کە دەستبردنە بۆ خاڵێکی ئاوا هەستیار بۆ دەستگایەکی ئاوا هەستیار بۆ دامەزراوەیەکی ئاوا نیشتیمانی نێودەوڵەتی کە دەستگایەکە هیچ پەیوەندی بە کاروباری سیاسی نیە بەڵکو دەستگایەکی مەدەنی کۆمەڵایەتی ئینسانیە و پەیوەستە بە زۆرێک لە خەڵکی جیهان بەرامبەر بە کوردستان و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. پێم وایە ئەو جۆرە بڕیارە لە نەتیجا ئەگەر بڕیارێکی سیاسی بێ و ڕێ لە هەموو مفاوەزات و گفتوگۆیەکی ئێمە لەگەڵ دام و دەستگاکانی تایبەت بە فڕۆکەوانی عراقی بگرێ، بەڕای من گورزێکی کوشندەیە لە سومعە و متمانەی فڕۆکەوانی لە سومعە و متمانە بە فڕۆکەوانی عراق و بە سوڵتەی تەیرانی مەدەنی و دام و دەستگاکانی فڕۆکەوانی لە عراقەکە. ئێمە ناتەمەنای ئەوە ئەکەین نە پێشمان خۆشە و هیواداری شینوان نەبێ، بەڵکو هیوادارین ئەم ئیجراءە بالفعل ئیجراءێک بێ بۆ جێبەجێکردنی قانون. و جارێکی تر سوپاسی هەموو لایەکتانەکەم فرسەت بدەن بە یارمەتی ئەمەوێ لێرەوە ڕێگە بە هەردوو بەڕێزان بە ڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بدەم کە ئەو هەردوو بەڕێوەبەری گشتی بەڕێز ڕوونکردنەوەی زیاتر لەم بارەوە بدەن و فەرموتەڕەخان. بەخێر بێن هەموو لایەک هەموو بەیانیتان باش. عفو جەنابی وەزیر، طبعاً لە ڕۆی سیاسی و چەند ڕوونکردنەوەیەکی زۆر گرنگی پێشکەش هەمووتان کرد. من بە پێویستی نازانم دووبارەی قسەکانی جەنابی بکەمەوە، بەڵام حەزم کرد لە بواری فڕۆکەوانی چەند خاڵێک یعنی بەوازحی پێشکەش بە هەمووتانی بکەم. بەڕای ئێمە وەکو بواری فڕۆکەخانوانی یعنی ئەو بڕیارەی کە کردلایەن بەغدادەوەدا بڕیارێکی هەم هەڵەیە و هەم نایاساییە. هەڵەکە لەوایە کەوا ئەو قانونانی کە ئەوان ئیستنادیان پێ کردووە خۆی قانونی ئایکایۆ بە هیچ نوعێک ئەو جۆرە ڕێگە پێدانە بە هیچ سوڵتەیەک نایە. معنای ئەوەیە ئەمان لێرەیە هاتوون ئیستیغلالی سوڵتەکەی خۆیان کردو بەکارهێنن بۆ هەچ ئەغرازێکی کەبێ. فەقەرەکانی کە باسەکرێ ئەگەر بە وەردی سەیریکەین فەقەرەکان لە ڕێیاسایەکە بۆیان نی ئەو بڕیارە بن کە بە کەیفی خۆیان هەندێک هێڵی ئاسمانی ڕێگە پێبن کەوا بێتە ناوەوە هەندێکی کە بتوانێ بەردەوام بێ. بە گوتەی با بڵێن وەزیری بەغا گوایە کە گەشتە ناوخۆیەکان بەردەوامە بێ بیما معنای ینی هێڵی ئاسمانی عراقی بەردەوامە بێ لە گەشتەکانی، بەڵام یعنی گەشتەکانی ترین نێودەوڵەتی هەبووی ڕائگیرێ. طبعا من لەو بڕوایە نیم کە ئەمان بتوانن ئەم بەم کارە یعنی هەستن
و هەتا ئەگەر بۆ ماوەیەکیش بتوانن بیکەن من باوەڕ ناکەم کەوا بتوانن بۆ ماوەیەکی زۆر لەسەر ئەو قەرارە بڕۆن لەبەرەوەی کە قەرارێکی ئاوا ئەوەنە کارێکی ئاسان نییە لەبەرکە ئێمە ئەمڕۆ لێرەیە نەک بەس بۆ هاوڵاتیە نەک بەس بۆ کووردە ئێمە ئەم فڕۆکەخانەیە بەکارهێنرێ بۆ چەنەها یعنی مەبەستی تر یعنی بۆ علاقاتە دیبلۆماسیەکانە بۆ گەاندن و هێنانی ئاوارەکانە بۆ یعنی مەوزوع ئینسانیەکانە ئێمە ماوەیەکی لەو پێش بۆ بوون بە جسرێک لە بینی سووریا و لە بینی UN کە هەموو هاوکاری مرۆیەکان لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە ئەڕۆشتە سووریا جگەلەوەی کە ئێمە ئازانی کەوا چەنەها ژمارەیەکی گەورەی لە قونسوڵخانەکان و بەڵێن کۆمپانیا بیانەکان لێرە هەیە لەبەرەوە ئەمە شتێکە یعنی زۆر پەیوەندی هەیە بەسەر کۆمەڵگای نێودەوڵەتیەوە لە بواری فڕۆکەخانەوە ئەگەر باسی کەین ئێمە هەروکو بە جەنابتانم بۆ دیانی بە پێی قوانینەکانی ئایکایۆ هەچەنە خۆی ئێستا ئەمڕۆ دەسەڵاتی فڕۆکەخانەی عراقی بە پێی ستاندەرد ناڕوە و لە ژێر مستەوای ئاستی ستاندەردی جیهانیایە بۆیە چەنەها جاریش داوای لێکراوە کەوا قانونەکانی چاکات و کەوا بڵین یعنی بەرەو پێشەوەی بخە بە هەر حاڵ ئەگەر ئەوان توانیان ئەو بڕیارە بەجێبێنن ئەتوانن بەجێبێنن دیارە ئێمە ژەتوانی کەوا مووقفێکی وازەحترمان هەبێ ئێمەش یعنی ناکەوینە ژێر ئەو داواکاری ئەوانەوە بە کەیفی خوان ئەم هێڵا وەستێنن ئەوی کیان ڕێگە پێدەن ئێمە لەو کاتەیە تەبعەن قسەیەکی کەمانەوێ لە کۆتاییدا سپاس لە بولایەکەکەم حەزێکی با کاکتاریش قسەکانی بکە سپاس بۆ بەڕێستان بەڕێز جەنابی وەزیر وتی بەڕێزان بە پێی یاسای فڕۆکەوانی عراق ئاسمانی عراقێک ئاسمانە ئێستا ئاسمان هەرهی عراقە ئەوەی کە لەو بڕیارە هاتووە بە پێی یاسای فڕۆکەوانی عراق بەڕێوەبەر فڕۆکەخانەکانی کوردستان تەواوی ئەو بەرگانەی جێبەجێ کردو کە داوا کراوە من وەکو بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی سلێمانی دووپاتێکەمەوە دەسەڵاتی فڕۆکەوانی عراق ئەو بەرەزانی کە لەوێ باڕادەستن قەرار بەدەستن تەواوی پەیوەندەکانی ئێمە ئەوان خۆیان ئەزانن فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان تا چه حدێک پابندی بەندەکانی یاسای فڕۆکەوانی عراقن و هەموو ئەو ڕێنمانی کەوا جێبەجێ ئەکرێت لەوە دەرئەچێ و هیچ خلافێک نیە لە جێبەجێکردنیە دووهەم ڕۆژانە یاخود مانگانە چەندین تیمیان بۆ فڕۆکەخانەکان بۆ پشکنین بۆ ئەوەی دڵنیابن لە جێبەجێکردنی سیاقاتی دەولی و ئەو ڕێنمانێکەوە دەرئەچێت لەلایەن وەزارەتی گواستنەوەی عراق دەسەڵاتی فڕۆکەوانی عراق و زیاد لەوەی سوپاس و پێزانینی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانەکەن نەک هەر خەلەلێ بدۆزنەوە ئێمە لە خلالی سیانە ساڵی ڕابردووە خێژەرخانێکی فڕۆکەوانی باشمان لە هەرێمی کوردستانە دروست کردووە کە پاڵپشت و هێزە بۆ فڕۆکەوانی عراق لە بری ئەوەی بێن پاڵپشتی ئێمە بن پشتیوانی ئێمە بکەن بۆ ئەوەی ئێمە زیاتر گەشە بکەین بۆ ئەوەی بواری گواستنەوەی ئاسمانی لە عراقا باشتر بێ بەداخەوە ئەڵێم ئێستا لەسەر بڕیارێکی سیاسی هاتوون فڕۆکەخانەکانی هەرێم ئەوەستێنن کە ئەمە ئەگەڕێتەوە بە زیان بۆ هەم گەلی کوردستان لە هەرێمی کوردستان و هەروەها بۆ حکوومەتی عراق و هەروەها بۆ مزداقێتی دەسەڵاتی فڕۆکەوانی عراق کە ئێمە پەیوەندیەکی پتەومان هەیە لەگەڵیانە و پەیوەندی کەسایەتی و سیستممان هەیە و هەروەها علاقەکانمان بە شێوازێکە کە ئاڵوگۆڕی پسپۆڕی شارەزایی و هەروەها کلتور و هەموو شتەکان ئەەکەین بەبێ ئەوەی هیچ کێشێکمان هەبێ داواتان لێ ئەەکەین کە کار بکەن بۆ ئەوەی ئەم خزمەتگوزاریە بەردەوام بێ بۆ بەهێزکردنی بواری گواستنەوەی ئاسمانی لە هەمووی عراقا چونکو ڕێکەوتنەما نێودەوڵەتەکان ڕێگە نادا کەوا ناوەند فڕۆکەوانی بەکار بهێنێ بۆ زیادکردنی وار و ئەرچی هاوڵاتیانی خۆی ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەتا ئەم کاتە هاوڵاتیان لەژێر ئاسمانی عراق ئاژین بە پێی یاسای فڕۆکەوانی عراق کار ئەەکەین بۆیە پێویستە کا فڕۆکەوانی بۆ خۆشگوزەرانی خەڵکانی عراق بێن نەک بۆ بارگرانی بێ و زۆر سوپاسانەکەم لەحزێک تا یەک دێڕەڵم یەک دێر بۆ ڕوونکردنەوەی زیاتر و بۆ دەرخستنی پەیوەندی باشی نێوان سوڵتەی تێرانی مەدەنی عراقی و وەزارەتی گواستنەوەی عراق و لەگەڵ هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیا ئێمە لە ماوەی کەمتر لە مانگێک لەمەوە پێش لە کۆبوونەوەی سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکانی فڕۆکەخانەکانی عراق لە مەتاری هەولێر بەڕێوە چوو لە ژێر سەرپەرستی بەڕێز وەزیری گواستنەوەی عراق و بەندە و بە ئامادەبوونی هەموو بەڕێوەبەرەکان و بەڕێوەبەری سوڵتەی تێرانی مەدەنی و تەواوی ستافی وەزارەت هەروەها بە کەمتر لە چەند ڕۆژێک لەمەوە پێش هەردوو بەڕێزان بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی لە نێو شان دێکابوون کە وەزیری گواستنەوەی عراق بە
سەرپەرشتی کردو بۆ ڕێککەوتن لەگەڵ وڵاتی یەکێتی لەگەڵ وڵاتی رووسیا بۆ کردنەوەی هێڵی ئاسمانی نێوان رووسیا و عێراق لە رووسیا. هەموو ئەم ئاماژانەی کە باسمان کردنوە هەردوو بەڕێز بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی ئاماژەیان پێکرد. ئەمانەوێ ئەوە بە ڕای گشتی بە هەموو لایەک بسەلمێنین کە پەیوەندی ئێمە لەگەڵ سوڵتەی تەیرانی مەدەنی پەیوەندیەکی سات بە سات و بەردەوامە و زوربەی کارەکانمان بەپێی نەک زوربەی کارەکانمان بەڵکو گشتی کارەکانی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەولێر بەپێی ڕێنماییەکان و بڕیارەکان و چاودێری ئەوان و لەژێر ڕێنمایی ئەوانە بەڕێوە ئەچێت. سپاس بۆ پەیوەندیتان بە سوڵتەی تەیرانی مەدەنی کردووە؟ ئێمە هەردوو بەڕێزان بەڕێوەبەری گشتی هەردوو مەتارەکە پەیوەندیان بە سوڵتەی تەیرانی مەدەنی عێراقی کردووە. ئەوانیش بەڵێ و بە فەرمی ئەوان پێیان ڕاگەیان کە بەڵێ ئەم بڕیاردراوە ئەگەرچی ڕەنگە ئەوانیش دڵگرانی خۆیان بە دەرچوونی بڕیارەکە ڕاگەیان. ئێوە بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر باسی لەوە کرد ئەگەر بە ئارەزوی خۆیان گەشتە ناوخۆیەکان بەکار بێن و ئەوانەی دەرەوە بەکارنێنن ئێوە ئامادەن ئەو بڕیارە جێبەجێ بکەن؟ مهم ئەوە بڕیارەکە تا ئێساکێ یعنی مەدایەک ماوە لێکولی حادیسین حەدیث بابزانین لەم مەدایە ئێمە لە ئەنجامی گفتوگۆکانمانە لەگەڵ دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقی ئەگەینە چی خاڵێک و ئەگەینە کوێ وەکو هەرێمی کوردستان بەپێی یاسا دەتوانین پێوەست لەگەڵ وڵاتان بکەن بۆ خۆتان پێوەست لەگەڵ تیارەکان بکە یاخود لەگەڵ نەخێر ئاسمانی عێراق یەک ئاسمانە کۆدی فڕۆکەوانی عێراق یەک کۆدە و هەموو شتێک هەموو هێڵێک پێم وتی یان لە کاتی قسەکانمە عەرزم کردن کە هەموو هێڵێک لە عێراقا هەموو هێڵێک لە هەر فڕۆکەخانەیەکە بکرێتەوە پێویستە.